خەڵکانێک هەیە ئەمڕۆ نوێژ ناکەن لە کەناڵە ئاسمانەکان دەرەچن بە ناوی دین و قساکەن، نوێژ ناکەن، وەڵڵاهی نوێژ ناکەن. قسەکردن بە ناوی قورئانەوە و بە ناوی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک حەسابە. چۆن ئەگەر بە ناوی قورئانەوە درۆ بکەی تاوانەکەی گەورەیە، بە ناوی سنەتی پێغەمبەریشەوە صلی الله عليه وسلم بە ناوی حەدیثی پێغەمبەرەوە درۆ بکەی تاوانەکەی زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە لە بوخاری مسلمە هاتووە، ئەفەرمێ من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار. ئەفەرمێ هەر کەسێ بە ناوی منەوە درۆ بکە، بە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم درۆ بکە بە عەمدەن، بڵێ ئەوە حەدیثی پێغەمبەر وای وتۆ درۆ بکە، باش شوێنێک بۆ خۆی لە ئاگری جەهەنەم ئامادە بکە. زۆر خەتەرە، مەسەلەکە ئاسان نییە. دەی ئاخر ئەمڕۆ ئەم شتە زۆرەوە بۆ تۆ لە ناو خەڵکە، زۆر ئەبیسین لەم لاو لەولا کابرا ئەڵێ خوا لە قورئانە ئەفەرمێ یا پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ئەفەرمێ سەیرەکەی، نە لە قورئانە شتی وا هەیە نە لە سنەتی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم. ئەم درۆکردنە بۆ یعنی کەی زەرورە تۆ درۆ بکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەم زەمانەمان بۆ ئەکا ئەفەرمێ إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من بين العباد ولكن يقبض العلم بقبض العلماء. أفرمي خو خواي تعالى أم علماء برز ناكاتوا، يعني مثلا بون من القرآن بيكنا كبرز كاتو بآسمان يا سنة كاني في غمر صلى الله عليه وسلم برز كاتوا نا بلكو بوا علمنا من لنا وخلقا كعلماء كان أمر أواني كعلمان وشارزان أمر جێگیری شان نییە. ئەخرەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئێستا ئەگەر لەم شارە بۆ نمونە ئەوەی عالم بێ بمرێ کێ هەیە شوێنی بگرێ؟ مشکلەکانمان ئەوەیە خۆشەویستەکانم کەس مناڵی خۆی ناخاتە لای عولەما تا علم بەردەوام بێ، بە تایبەت لەم زروفە. خەڵک بەس تەماحی پارەیەتی، بەس بیر لە پارە ئەکاتەوە. کوڕەکەی ئەخاتە مەکتەب بۆ ئەوەی ببێ بە دکتۆر، کوڕەکەی ئەخاتە لای وەستایەک بۆ ئەوەی فێر وەستایی بێ، بەڵام کوڕەکەی قەت ئەخاتە لای مامۆسایەکی ئاینی بۆ ئەوەی فێری علم و شەریعەت بێ. کاتی عالم نامێنێ کێ دێتە شوێنی عولەماکان؟ کەسانی نەفام. اتخذ الناس رؤوسا جهالا، خۆ خەڵک دانانشن وەبێ مەلا. ئێستا ئەگەر مەلا نەمێنێ لە مزگەوتێکە خەڵک دانانشێ بێڵێ کاکە مەلایەک عالمێک نییە با دانشین نوێژە نیمەڕۆکەمانەکەینەوە چینەوە جمعە ناکەین، بەڵکو بە زۆرێکێک خەنە سەر یا هەر زەلامێک هەڵا قورتێ خۆی بڕاتە سەر منبەرەکە. کەسی نەفام و جاهیل ئەچێتە سەر منبەر ئەبێ بە موفتی خەڵکی. کەسی نەفام بوو بە موفتی خەڵکی فتوا ئەدەن بە نەزانین، سەر لە خۆیشان قوڕەکەن بەسەر خۆشیانە قوڕەکەن بەسەر خەڵکیشە. و هەر ئەوەشە بووەتە هۆی ئەوەی سەدەها فیتنە لە وڵاتی ئیسلامە دروست بووە لە زمانی دوای پێغەمبەرەوە تا ئەمڕۆ صلی الله عليه وسلم. جاء لحديث في غمرة وفي غمرة فرمي صلى الله عليه وسلم حتى إذا لم يبق عالم اتخذ الناس رؤوسا جهالا فسئلوا برسيانا ليك لنا النازانين فأفتوا يكسر فتوادا ببيع علم بغير علم فظلوا وأضلوا خوشيان قمراء بن خلقش قمراء كان. أما لحديث في غمرة صلى الله عليه وسلم كالبخاري مسلمة تخريج كراوه